شەوی چوارشەممە لەسەر پێنجشەممە ئاگرێکی کارەساتبار لە هایپەرمارکێتێک لە شاری کوتی ناوەندی پارێزگای واسط لە باشووری عێراق کەوتەوە کە لە ئەنجامدا زیاتر لە 100 کەس بوونە قوربانی بەوانەی گیانیان لەدەستداوە و بریندار بوون. هەرچەندە وەزارەتی ناوخۆی عێراق گیان لەدەستدانی 61 کەسی بە فەرمی ڕاگەیاندووە، بەڵام ئامارە نافەرمیەکان باس لە گیان لەدەستدانی نزیکەی 80 کەس دەکەن بەو تەرمانەوە کە هێشتا نەناسراونەتەوە. بازاڕە سوتاوەکە تازە کراوەتەوە و شایەت حاڵەکان باسییان لەوە کردووە کە خەڵکێکی زۆر سەردانیان کردبوو بە مەبەستی کڕینی خواردن و نانی ئێوارە بەر لەوەی ئاگرەکە بکەوێتەوە و هەروەکو یەکێک لە دەربازبووان بۆ فرانس پرێس باسی لەوە کردووە ڕەنگە تەقینەوەی ئامێرێکی کارەبایی فێنکەرەوە بوو بێتە هۆی ڕووداوەکە. في حادثة مركز التجاري للتسوق محەممەد شیاع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق بەهۆی ڕووداوەکەوە بە فەرمی 3 ڕۆژ ماتەمینی ڕاگەیاندووە و فەرمانی بە وەزیری ناوخۆش کرد بۆ سەردانی شوێنەکە و ئەنجامدانی لێکۆڵینەوەی ورد لەگەڵ نردنی تیمێکی تەواوی تەندروستی بۆ شارەکە بە مەبەستی چارەسەرکردنی بریندارەکان. محەممەد مەیاحی سەرۆکی ئیدارەی خۆجێی شاری کوت دەڵێت سکاڵای یاساییمان لەسەر خاوەنی باڵەخانە و مۆڵەکە تۆمار کردووە، باڵێنیشی داوە لە ماوەی 48 کاتژمێردا ئەنجامی بەرایی لێکۆڵینەوەکان بڵاو بکاتەوە. هەروەها دەستەی دەستپاکی فیدراڵی دەستی بە لێکۆڵینەوە کردووە و ئەوەی ئاشکرا کردووە کە نەبوونی سیستەمێکی یەکگرتووی ئاگرگوژێنەوە بووەتە هۆی بەرەسەندنی ئاگرەکە و نەبوونی دەرچەی فراگوزاریش زیانە گیانەکانی قورستر کردووە. دوابەدەوای ڕووداوەکە بەڕێوەبەرایەتی فەرمانگەی پزیشکی داوای لە کەسوکاری ئەو خێزانانە کرد کە ئەندامانی خێزانەکان لە بازاڕەکە سوتاون سەردانی فەرمانگەکان بکەن بۆ پشکنینی DNA و ناسینەوەی قوربانیان. لای خۆیەوە ئەنجومەنی دادوەری عێراق لەگەڵ ئاراستەکردنی ماتەمینی داوای لە ئیدارەی شارەکە کردووە ڕێکاری یاسایی بگرێتە بەر و سزا بەسەر تاوانباراندا بسەپێنێت. ڕووداوەکە کاردانەوەی بەرفراوانی ناوخۆیی و دەرەکی لێ کەوتۆتەوە و نەتەوە یەکگرتوەکان و باڵوێزی ئەمریکا و ژمارەیەک لە وڵاتان بروسکەی سەرۆخۆشیان ئاراستەی عێراق کرد. لە ناوخۆشدا سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران و چوارچێوەی هەماهەنگی هاوخەمیان بۆ کەسوکاری قوربانیانی ڕووداوەکە ڕاگەیاند. هاوکات سەرۆکی ماوە بەسەرچووی حکوومەتی هەرێم لە ڕاگەیەنراوێکدا سەرخۆشی لە کەسوکاری قوربانیانی ڕووداوەکە کرد و ئامادەیی دام و دەستگاکانی حکوومەتی بۆ پێشکەشکردنی هاوکاری بە زیادمەندان ڕاگەیاند. ڕووداوەکە لە کاتێکدایە 2 ساڵ لەمەوبەر لە نەینەوە کەوتنەوەی ئاگر لە ئاهەنگێکدا لە هۆڵی ئەفراح بووە هۆی گیان لەدەستدانی زیاد لە 100 کەس و برینداربوونی نزیکەی 150 کەسی تر. بۆ ڕێگریش لە دووبارەبوونەوەی ئەم ڕووداوانە ئۆپراسیۆنەکانی بەغدا بڕیاریدا بە گرتنەبەری ڕێکاری خێرا لە هەموو بازاڕ و شوێنە گشتەکاندا.